ڕات چییە بەرامبەرەوانی ژینگەی سەیرانگە و شوێنە گەشتیاریەکان پاکڕاناگرن؟ مخابنی وازبێژم بوون کەسۆ ئەجێت خوب پیسکەن ئەس هێوی دارم جێ خۆ پۆقشکەن وێ ڕۆژێش چەندجێلێکی شێتمەرێ سەبەبێ وە لۆیلوونۆک و تشتە بخۆن هێوی دارین جێت خۆ پۆقشکەن و بژین بن چونکە جۆرێک و دێ دوو جۆرە دیام هادەشینە سەر جێت خۆ یا پۆقژە یا خوشە ژینگەوەمە پیس نەبیتیش. ڕزاتان لێ دەکەم هەر کەسێک ژینگە بپارێزیتن ئیستا تو ماڵی خۆت کە پیسکە خێزانت یا خوشکت یا خود برات بابت وان لێ قبول دەکەن تکام وایە هەموو کەسێک هەلای خۆی کە نان دەخۆتن چای دەخۆتەوە ئیسراحەت دەکەن پەشماوی خۆی خرکەتەوە کەتەنەوە عەلاگەک لە ڕێگا هەیە جێگەی هەیە کە لێ دانی لەسەر هەموو تاکێکە پێویستە کەس گەشت دەکە بۆ شوێنێک بۆ سەیرانگایە پێویستە شوێنەکە بە پاک و خاوێنی ڕابگری و هەرچنە لە دوای خۆی شتەکان خاوێن ڕابگری بۆ ئەوەی کە سروشتی کوردستان جوان بێت ئەگەر بێت و بچیتە شوێنێک یان سەیرانگایەک ئەگەر ببینی شوێنەکە پاک و خاوێنیە و پیس بووە ئەوە هەر جەوت لە شوێنەکە نامێنێت. سێ لایەن مەسئولن لە پیسی ژینگەی کوردستان یەکەم هاوڵاتی دووەم حکوومەتە کە هیچ هەوڵێک نادا بۆ ئەوەی ژینگە پاک بکاتەوە لایەنی سێمینیش سەحافەیە ڕۆژنامەگەری کوردی ئێستاکە ئیعلامی کوردی تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی هیچ ئاگایان لە ژینگەی دەبیت شوێنت خۆ ینی شوێنت تو چێ پارێزی پاک و خاوین بکەیت وەک پێشمەرگە تووشی پێشمەرگەی بۆ ژینگەهێ تووشی پێشمەرگەی بۆ ماڵا خۆ ئەمشی پێشمەرگە دوا پارێزین و خەمەوە پاراستنێ خەمامە بیتن خاوین و پاقشکردنجی خەواوە بیتن.